بسم الله الرحمن الرحيم، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وأصحابه وأتباعه ومن والاه بإحسان إلى يوم الدين. خۆشەویستان، ژیانمان وەکو دەفتەرێکی سەدپەڕی وایە. پەڕپەڕ هەری دەدەینەوە، ڕۆژێک دادێ دەگەینە کۆتایی. هەمومان تەمەنمان دیاری کراوە. کاتێک ئەمن لە زیداکم بوویمە، خوای گەورە داینایە ئەمن لە دنیاە چەند دەژیم. مەسڵ لۆ نمونە ئەمن باو با پێرم نەگەیشتنە 6 ساری، هەردووچیان پێش 6 ساری وفاتیان کردی. ئەم ئێستا نزیکەی 50 سارم. یعنی گریمانێکی دادیم، نازانم خوا دەزانیتن، چونکە یەک لەو شتانی کە غەیبە عومرە. گریمان ئەمن 54 سار و 6 مانگ و 7 ڕۆژ و ئەوەن دوێنە چرکە بژی. دیارە تەمەنەکەی من دیارە. ئەوجا ئەمن چ بە ساغی بژیم، بە قیتی بژیم، چ بە نەخۆشی بژیم، چ لە سەرجێ بم، هەر نەفسی ئەو تەمەنێ زیاد نابیتن. ئەوە یەک. دوو، ئەوەی بزانن تەمەن زیاد نابی بە ترسنۆچی، بەبێ مووقیفی، بەبێ جورئەتی، و تەمەنیش زیاد نابی بە ئازایەتی و کە لە ناو بە مووقیفی و بە هەڵوێست بی. کەواتە تەمەن زیاد نابیتن ئەگەر ترسنۆک بی، تەمەنیشت کەم نابی ئەگەر ئازا و پاڵەوان بی. لێیەکە تەمەنێکی دیاریکراومان درایتێ و کاتێککە لە زیی داچمان بووینە لۆمان دانرایە ئەمە سەعیدینیان شەقینە لەو دنیاە. لێیەکە هەوڵ دەن مەبادیئەکانتان لە پێش هەموو شتەکانتان دابنێن، پێ لە مەبادیئەکانی خۆتمەنێ. هەوڵدا سەربەرز بژی، هەوڵدا بە ئازانە بژی، هەوڵدا ساڵی ڕابردوو تۆبەی بکە بەرامبەر خوای گەورە لەو گوناحانەی کە کردیتت، و هەوڵ بدا بە پاکتر، بە چاکتر، بە دامەزراویتر بژی لە ساڵی 2026. نەخۆشخانی نەشتەرگەری میهرەبانی ساڵی 2025 پڕی چێشمە چێشم و سەرئێشە و مەشاکیل و مەحکەمە و کارەبامان نییە و کارەبامان نادەنێ و گەراجمان دەوێ و حەدیقەمان دەوێ و یەک کۆمەر کێشەمان هەبوو. ئەلحەمدولیلا کێشەکانمان حەل بوو. ساڵی دابێت ساڵی 2026 ئیشەئەڵڵا بە پشتیوانی خوای گەورە هەوڵ دەدەین کێشە سفر بین لەگەر هەمووان، لەگەر حکوومەتی، لەگەر خاوەن پشتی، لەگەر نەخۆشی، لەگەر هاوڵی نەخۆشی. سەرباری ئەوەش دەمانەوێ خزمەتێکی زۆر زیاتری خەڵکی بکەین، چونکە لە کۆر پارەی کڕینی گازی بووینەوە. مەساریفی حەدیقە و گەراج و ئەوانەش کۆتایی هات. لێیەکە ساڵی 2026 ئومێد دەکەم بتانین زیاتر خزمەتی نەخۆشەکان بکەین، بە تایبەتی نەخۆشە هەژارەکان و هەموو ئەوانەی دەرێن بەشدارن لە خستخانەی میهرەبانی خۆشبەختەوەی بەشدارە لە میهرەبانی، چونکە لە کۆتایی ساڵی 2025 دووپاتی ئەوەی دەکەمەوە والله وبالله وتیلله کە هەرسێکی ناوی خوایە ئەمن خیانەتم نەکردێ لە میهرەبانی. میهرەبانیشم لە داک و بابی خۆم خۆشتر دەوێتن، پارێزگاری لێ دەکەم، هەتاوەکو دکتۆر لێرژ مابیتن نرخی پشکەکان قەت نالمدا بەزیتن، و ئەوەی کەوە حەزیشی لێیە لەو خێرەی بەشداری نەبیتن، ئەمە بەردەوام دەرکی ئیقالەمان هەیە، چونکە دەمانەوێت زۆر بەسەر بەرزی، زۆر بە مەردی بژین و دنیایەکە دێو دەڕوا وا چاکە ڕووبکەینە خوا بمێنن بە سەلامەت. میهرەبانی دڵسۆزی و لێزانی.